پاژنیۆڕۆی ئەمڕۆ بەهۆی سووتانی ماڵێکەوە ئافرەتێک جێی لەدەستدا. قسەم لەگەڵ ئارام عەلی وتەبێژبەرگی شارستانی سلێمانی کرد، باسی لەوە کردکە کاتژمێر 4 و 13 خولەکی پاژنیۆڕۆی ئەمڕۆ لە بوونی ئاگرێک لە ماڵێک لە گەڕەکی وانە ئاگادار کراونەتەوە کە چێشخانەی ماڵەکە سووتاوە. بەهۆی ئاگرەکەوە ئافرەتێک لە ماڵەکەدا سووتاوە و جێی لەدەستداوە. قسەم لەگەڵ چەند لایەنێکی دیکە کرد، باسییان لەوە کە ئەو ئافرەتە تەمەنی 20 ساڵ بووە کە لە ماڵەکەدا بووە و بەهۆی ئاگرەکەەوە جێی لەدەستداوە، بەڵام نازانرێت ئاخۆ هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە چی بووە تا ئێستا. لێکۆڵینەکان بەردەوامی هەیە، بەڵام تا ئێستا یەکلایی نەبووەتەوە کە هۆکاری ئاگرەکە چی بۆ چۆنایی بووە، ئاخۆ خۆکوژی بووە یاخود ئاگر کەوتۆتۆ لە ماڵەکە و بەهۆیەوە ئەو ئافرەتە جێی لەدەستداوە. بەڵام ئەوەی کە هەیە ئافرەتێک کە تەمەنی 20 ساڵ بووە لە ماڵێک لە گەڕەکی وانە پاژنیۆڕۆی ئەمڕۆ کاتژمێر 4 و 13 خولەک کە تیمەکانی بەرگری شارستانی ئاگادار کراونەتەوە بچنە ماڵەکە، چوونەتە ئەوێ و ئاگرەکەیان کۆنتڕۆڵ کردووە، بەڵام لە ئەنجامدا ئەو ئافرەتە گیانی لەدەستداوە. بۆیە تیمەکانی سەنتەری فێرکەوتنی خێرا تەرمەکەیان ڕەوانەی پزیشکی دادی کردووە و لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بەردەوامی هەیە. بۆیە تا ئێستا ئەنجامی لێکۆڵینەوەکان ئاشکرا نەکراوە کە ئاخۆ هۆکاری ئاگرکەوتنەوەکە چی بووە، بەڵام ئەوەی کە هەبووە تیمەکانی بەرگری شارستانی ئاگرەکەیان کۆنتڕۆڵ کردووە، بەڵام ئەوە بووە کە تەنها ئەو ئافرەتە جێی لەدەستداوە بە هۆی ئاگرەکەەوە کە جەستەی سووتاوە.